دوای جێبەجێکردنی قۆناغی دووهەمی سزاکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران ترس و دڵەڕاوچێ لە لای بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بووە لەبەرامبەر کاریگەری خراپی و سزایانە لەسەر هەرێمی کوردستان و داخستنی خاڵا سنووریەکان بەڕووی هەرێمی کوردستاندا. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە مەرزی حاجی ئۆمەران. ئازاد سڵاوت لێبێ. ئەمڕۆ سزاکانی ئەمریکا بەسەر ئێران دەچێت تا بواری جێبەجێکردنەوە. هیچ پێشهاتێکی نوێ، هیچ با بڵێین دیاردەیەکی نوێ، حاڵەتێکی نوێ لەسەر سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەدی دەکرێت؟ بەڵێ ماستە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانم. دیارە ئەمڕۆ قۆناغی دووەمی سزاکانی ئەمریکا بەسەر ئێران دەسەفێنرێتن. ئێمە وەکو ئەبینین لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئەگەر کامێرمانەکەم یارمەتی دەرم بێتن، زموجۆڵی بازرگانی تاوەکو ئێستا ئاساییە. گەڕانەوەی ئۆتۆمبیلەکان بارهەڵگرەکان بۆ وڵاتی ئێران ڕیزیان بەستووە لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران. بەڵام هاتنی زموجۆڵی بازرگانی لە وڵاتی ئێران بۆ هەرێمی کوردستان تا ڕادەیەک سستە. ئێمە لە بەیانیەوە لێرانەی تەنها ئۆتۆمبیلێکی بارهەڵگرم بینیوە کە لە وڵاتی ئێرانەوە بێتن بۆ هەرێمی کوردستان. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر زموجۆڵی بازرگانی پەیوەندیمان کرد بە وتەبێژی گومرجی حاجی ئۆمەرانە و ئاماژەی بۆ داتاوەکو ئێستا هیچ ڕێنماییەک بۆ ئەوان نەهاتووەکەوە زموجۆڵی بازرگانی لەم مەرزە ڕابوەسترێتن یان هیچ ڕێنماییەک تایبەت بەو سزانەی کەوە ئەمریکا لە سەر ئێران ئەیسەفێنێت ئەو ئاماژەی بۆ داکە ئەوان هیچ بڕیارێکیان بۆ نەهاتووە. بەڵکو تاوەکو ئێستا هەر وڵاتی ئێران لە ڕابردوودا نزیکەی مانگێک ئەبێتن کەوە خواردەمەنیەکانی سەرجەم خواردەمەنیەکان کەوا خۆی لە 20 زۆر ئەگرێتەوە ئەو ڕێگا پێناداتن کەوا بێتە ناو هەرێمی کوردستان. ئەمەش بەهۆی قەیرانی داراییە لە وڵاتی ئێران ئەو بەو هۆیەوە ڕێگا بە خواردەمەنیان کار ناداتن بۆ نێو هەرێمی کوردستان بێتن. ئێمە چەند کرێکارێکمان لێرە دوان سەبارەت بە کارەکانیان لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئەوان ئەمڕۆ بەبێ کاری گەڕابوونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئاماژەیان بەوەدا ئەو ڕۆکە کاریان دەست نەکەوتەوە بەهۆی ئەوەی کە زموجۆڵی بازرگانی هاتنی شتومەک لە وڵاتی ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان کەم بووە. دیارە لە ئەگەری سەپاندنی سزاکانی ئەمریکا بەسەر وڵاتی ئێران لە سنووری حاجی ئۆمەران و قەزای چۆمان خەڵکانێکی زۆر لەم سنوورە بێکار ئەبن، چونکە هەیە بە 2 ماڵ یاخود 3 ماڵ بینی خاوەنی ئۆتۆمبیلێکن لەم مەرزەوە کار ئەکەن و بژێوی ژیانیان لەسەر ئەوەیەوە هەروەها کرێکارانێکی زۆریش لێرانە بڵین خەریکی کارکردن لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران. بۆیە سەپاندنی هەر سزایەکی ئەمریکا بەسەر جێبەجێکردنی لەسەر ئێران لەو مەرزە ئەبێتە هۆی بەرخستنی کاری خەڵکانێکی زۆر لەم دەبەرە. بڵێ سوپاس بۆ ئازاد ئۆمەراوەیی پامنێرمان لە مەرزی حاجی ئۆمەران. زۆر سوپاس.